تەرمی مێژوونووسی دیاری کورد دکتۆر کەمال مەزهەر لە شاری سلێمانی بە خاک سپێردرا. بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا دەرگای قوتابخانەکان بەداخراوی دەهێڵێتەوە. ڕێککەوتنی هەرێم و بەغداد لە نێوان بۆ چوونە جیاوازەکاندا ماوەتەوە و دیار نییە شەمە پرۆژە یاساکە چۆن تێدەپەڕێندرێت. سڵاوتان لەبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. تەرمی دکتۆر کەمال مەسەر گەیشتەوە هەرێمی کوردستان و لە سلێمانی بە خاک سپێردرا. دوایەوەی ڕۆژی سێشەمەی ڕابردوو مێژوونووسی ناوداری کورد دکتۆر کەمال مەسەر لە ئەڵمانیا کۆچی دوایی کرد. شەوی ڕابردوو تەرمەکەی گەیشتەوە هەولێر. لە دوای مەراسیمی ڕێزلێنان و ماڵئاوایی پاشنیوەڕۆی ئەمڕۆ تەرمەکەی گەیەندرایەوە سلێمانی و لە گردی سەیوان بە خاک سپێردرا. دکتۆر کەمال مەسەر مێژوونووسێکی گەورەی کوردە و لە ژیانیدا خاوەنی چەندین کتێبە لەبارەی مێژووی کوردستان و عێراق و جیهانیش. سێشەمەی ڕابردوو لە تەمەنی 84 ساڵیدا لە نەخۆشخانەیەکی ئەڵمانیا کۆچی دوایی کرد. بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە کۆرۆنا ئەگەر هەیە وادەی داخستنی ناوەندەکانی خوێندن لە هەرێم درێژ بکرێتەوە. بریکاری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند هەرچەندە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بڕیاری لەسەر دەدات، بەڵام ئەگەر هەیە تاوەکو سەرەتای مانگی داهاتوو ڕاگررتنی دەوامی قوتابخانەکان درێژ بکرێتەوە. لەلایەکی دیکەشەوە سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان باسی لەوە کردووە بە هیچ شێوەیەک نابێت لەم دۆخەی ئێستا دەرگای قوتابخانەکان بەڕووی خوێندکاراندا بکرێتەوە کە کۆرۆنا لە هەڵکشاندایە. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بڕیاریدا بۆ ماوەیەک زۆربەی ناوەندەکانی خوێندندا بخرێن و دواتر لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هەڵسەنگاندن بۆ دۆخەکە بکات و پاشان بڕیاری نوێ لەو بارەیەوە دەربکرێت. دوو پەرلەمانتاری عێراق لەبارەی ڕێککەوتنی هەرێم و بەغداوە لێدوانی دژ بە یەک دەدەن. محەممەد شەبەکی ئەندامی لیژنەی دارایی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بە میدیا عێراقیەکانی ڕاگەیاند ئەو ئاستەنگانەی ڕێگر بوون لە تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجە هێشتا وەک خۆیان ماونەتەوە و هیچ چارەسەرێکیان بۆ نەدۆزراوەتەوە. شەبەکی ئاماژەی بەوەشداوە دانوستانەکان لە بارەی پرۆژە یاسای بودجە تا ڕادەیەک وەستاون و هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە. لە بەرامبەر ئەمەدا حەسەن ئاڵی پەرلەمانتاری یەکێتی لە بەغدا تاکید دەکاتەوە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر بودجە ئاڵۆزنین و دەکرێت بە چەند کاتژمێرێک چارەسەر بکرێن. وەک ئاڵی دەڵێت پێش بەڕێوەچوونی دانیشتنی ڕۆژی شەممە دانوستانەکان کۆتاییان دێت چونکە شانتی هەرێم لەگەڵ بەغدا لەبارەی پرۆژە یاسای بودجە گەیشتونەتە لێکتەی گەیشتنی گەورە. ئەوەی ماوەتەوە چەند زیادکردنێکە کە بە شێوەیەکی کتوپەر بۆ ناو دانوستانەکان زیاد کراون. پەرلەمانتارەکە یەکێتی جەخت دەکاتەوە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا بە شێوەیەکی ئاسان ڕێککەوتن لە نێوان هەرێم و بەغدا دەکرێت و لەو بارێشەوە هیچ ئاڵۆزیەک لە ئارادا نییە وەک ئەوەی هەندێک کەس باسی دەکەن. هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە لە بانگەوازێکدا کە ئاراستەی هێزە هەرێمی و نێودەوڵەتیەکانیان کردووە داوا دەکەن بەرپرسیارەتی خۆیان لە چارەسەرکردنی دۆسیەی دەستگیرکراوانی داعش و خێزانەکانیان بەجێ بگەێنن. هەسەدە داوای هاوکاریش دەکات لە ڕێگای پشتیوانیکردنیان لەسەر ئاستی ئەمنی و سیاسی و ئابووری و دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان. هەسەدە لە بەیاننامەیەکدا کە بە بۆنەی تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر ئازادکردنی شارۆچکەی باغۆس لە ڕۆژهەڵاتی دێرەزور دوایین مۆڵگەی داعش دەری کردووە دەڵێت مەترسیەکانی داعش کە خۆی لەو هەزاران دەستگیرکراوەی ئەو ڕێکخراوە و هەزاران خێزانی ئەو چەکدارانە دەبینێتەوە کە لە کەمپەکانی هۆڵ و ڕۆژدا هێڵراونەتەوە هێشتا بەردەوامە. ئەوەش لە کاتێکدایە لە دوای ئازادکردنی ناوچەی باغۆس پرۆسە سەربازیەکانی هێزەکانی سووریای دیموکرات لە دژی شانە نووسوەکانی داعش لە ناوچەکەدا کۆتاییان نەهاتووە و بەردەوامن. دەسەڵاتی دادوەری عێراق سەرۆک و جێگیری سەرۆکی دادگای فیدرالی دیاری کرد. دوای تێپەڕاندنی یاساکەی لە ئەنجومەنی نوێنەران دەسەڵاتی دادوەری عێراق سەرۆک و جێگیری سەرۆکی دادگای فیدرالی عێراقی دیاری کرد. لا کۆبوونەوەی ئەمڕۆی دەسەڵاتی دادوەری عێراق با سەرۆکایەتی حاکم فایق زێدان سەرۆکی دەسەڵاتی دادوەری سەرۆک و جێگیری سەرۆکی دادگای فیدرالی عێراق و بەشێک لە ئەندامەکانی دادگاکە دەستنیشان کران. دەسەڵاتی دادوەری عێراق باس لەوەش دەکات لە ڕۆژانی داهاتوودا بەشێکی دیکە لە ئەندامانی دادگای فیدرالی عێراق دەستنیشان دەکرێن. بڕیارە دەسەڵاتی دادوەری عێراق نووسراوی دەستنیشانکردنی ئەندامانی دادگای فیدرالی ئاراستەی بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق بکات بۆ پەسەندکردن و دەرکردنی مەرسومی سەرۆکایەتی بۆ ئەو مەبەستە. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن کاتێکی خۆش بوو ئێوە.